به نام خدای مزن هەواڵەت هێژار خوشک و برایەت ئێزیدی خوشک و برایەت شەبەک خوشک و برایەت کاکەیی خوشک و برایەت مەسیحی خوشک و برایەت عەشیرەتێک سنوورێ هەردوو مەڵبەندێک نینەوە و شنگالا بریندار زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵوە ئەم هەمی پێک بە بەشداریە مەراسیمە ڕاگەیاندنە لیستە ژمارە 162 لە سنوورێ پارێزگەهان نینەوا دەکەین. هەروەسا خۆشحاڵم بوو لیستێوە تەعبیر لە چەپکە گوڵەکەی هەواڵمان جەلال دەکات. هەواڵان ئەم هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراقیە بۆ وی مەبەستێ مە پێویستە بە تیمێکی شارەزا و بە قووەت هەیە داکو لە بەغداد دیفاعێ لە مافێت دەستوری و ڕەوایەت گەلێمە بکرد. تیمێکە بەهێز دەکارێت سیاسەتا ئێکیدی بەباشی جێبەجێ بکرد دەکارێت درێژەیی بە ڕێبازە پیرۆزە هەواڵمان جەلال بدەت. ئەوژی شەراکەتە ڕاستەقینەیە لە عێراقێ سیاسەتا تەوافقە سیاسی و نیشتیمانیە لە عێراقێ سیاسەتا مەبدەئی جێبەجێکردنا مادەی 140 لە دەستوری عێراقێ سیاسەتا ڕاگرتنە هەفسەنگی و مەبدەئی پێکبەژیان و هەفتوو قبوڵکردنەیە لەورە لازمە ئەم هەمی خەبات بۆ سەرخستنا لیستە سەرۆکمان جەلال بکەین بژی لیستی یەکێتی بژی لیستی شەهیدان سلااو بۆ جەماوەری پارێزگانینەوە سلااو بۆ گیانی شەهیدان هەر شار و سەربلند و سەرکەفتی بن